ئەو وەفدانەی کە دەچنە بەغداد پارتی وەک نوێنەری فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان لێیان دەڕوانێت لە کاتێکدا یەکێتی کە نوێنەری لە وەفدەکاندا نەبووە ڕای جیاوازتری هەیە. لە ماوەی دوو مانگی ڕابردوودا وەفدی هەرێمی کوردستان چەندین جار سەردانی بەغدادیان کردووە بۆ گفتوگۆکردن لەبارەی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد، بەڵام تا ئێستا هیچ ڕێکەوتنێکی فەرمی ڕانەگەێنراوە. هەر خلافێکی ناوخۆیی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر پێگەی هەرێم دەکات یەکێتی لە حکوومەت نەکشاوەتەوە ئەگەر بەشداری کوبوونەوەیکیش نەبن، بەڵام لە زۆل پێکێنەرێکی ئەساسی حکوومەتن و ئەو گفتوگوانەی کە دەکرێن لەگەڵ حکوومەت دەگرێن، ئەوە نییە بڵێن ئەگەر وەزیرێکی پارتی چوو یعنی لەگەڵ پارتی دەگرێت. ئەو وەفدانەی هەرێم کە سەردانی بەغدادیان کردبووە چارەسەرکردنی کێشەکان هیچ نوێنەرێکی یەکێتیان تێدا نەبوو بەهۆی بایکۆتکردنی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران لەلایەن تیمی یەکێتیەوە. ئەمە ژوای کردووە یەکێتی نکۆڵی لە فەرمیبوونی وەفدەکان بکات. ئێمە هیوامان ئەوە بوو کە ئەو وەفدانە دێن بۆ بەغدا وەفدێکی حکومی بن، وەفدی هەرێمی کوردستان بن، بەڵام بەداخەوە ئەو وەفدانە لەو ماوەی ئەخیرە کە هاتن بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەنها وەفدی حزبی بوون، وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان نەبوو. بەداخەوە بۆ کۆیدەنگی دەربارەی ئەو بڕیارانە کە دەربارەی هەرێمی کوردستان ئەدرێت کۆدەنگ نین. یەکێتی و پارتی لە کاتێکدا ناکۆکی نێوانیان ڕەت ناکەنەوە، لەگەڵەوەشدا دان دەنێن بەوەی ناکۆکیەکان زیانی لە پێگەی هەرێمی کوردستان داوە لەسەر ئاستی سیاسی لە عێراق و دەرەوەش. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.